لەگەڵ نەخۆشیەکە تو وڵڵایە مۆزوعات زۆر خۆش بەخوا من ناتوانم تۆ حاڵی کەم تۆ لی تێ ناگەیت بزانە جارێ خۆی لێ حاڵی نەبووە ئەگەر لێ حاڵی بوایە ئەیزانی ئەیتوانی بە نمونەیە کەسەکەی بەرامبەری تێگەیەنێ بەچووکە خۆی حاڵی نەبووە تەواو ڕەگی دانەوتیەوە بۆ ناتوانێت بەرامبەرەکەی حاڵی کە بۆیە بەمە کۆتایی هێنێ بەخوا تۆ لە مۆزوعەکە زۆر قوڵە تۆ لێ حاڵی نابی نەخۆشەکە لێ دوکتۆر جان من فتق ئەی باوەژیان پێ عەمەلیات کەی ئەی ئەکاکتەشە هێگە عەمەلیات نەکەم کوڕی من ئەگەر ئەو شوشەیە کون بوو مەجالی هەیە خۆی چابێتەوە یان ئەبێ پینەی کینیان ئەبێ بیگۆڕین ها وەڵا کاکتۆرە ئەبێ هەرینی کێ بە چاکی کەینەوە ژان خۆی چا نابێ دی کوڕم فتقیش کونە هەوایە ئەی باوەجان کاکتۆژە ئەی باشە خۆدەکەی من چییە باوەجان خۆدەکەی تۆ ئیش ناکە ئەی کاکتۆ من خۆدەکەم ئیش ناکە ئەی بۆ شان و ملیمێشیە ئەی بۆ ئیشم پێ ناخورێ ئەی بۆ بێتاقەتم ئەی بۆ خەواڵم باوکی من غدە شەحنی لاشەیە ئەم مۆبایڵی جەنابێ ئەگەر شەحنی نەکەی چی لێیە ها وەڵا کوژێتەوە ئەی تۆش خۆدەکەوتە مەڵە خەریکە ئاکوژێتەوە یەک پۆینتە دیاماوە ئێستا هینەکە و پاتێکە و سوورە خوێنێتەوە ئەی باشە کاکتۆ تۆ بۆ شتێکی ترم تێ ناگەیەنی من هەموو ڕۆژی ئەم حەپا خۆمیش تا چاکیش نەبووم ئەی کوڕی من تۆ هەموو ڕۆژە نان ناخۆیت با ئەی ڕۆژی دوای نان ناخۆیتەوە بەراوەڵا ئەی بۆ ئەی خۆیتەوە کە ڕۆژ یەکەم ئیسفادە لێ کرد بڵێ ئەی بۆ دۆمی خۆیتەوە ئێ کاکتۆر ئەو ڕۆژە بەشی خۆیەکە ئێ حەبەکەش ئەمڕۆ بەشی خۆیەکە بەیانەیە بێ حەبێکی تر بخۆیت گرنگ بتوانی بە شێوەیە لە شێوەکان بەرامبەرەکە و حاڵی کەیت